خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامین هەمیشە ئێمە ئاڵێن کە لە ناو کوردستانەوە بە تایبەتیش لە نێو شار و شارۆچکەکانە چەندی شوێنی مێژووی و ئەم شوێنانەش پێویستە بپارێزرێن و بتوانین لە مێژوەکەی زانیاری زیاتر وەربگرین. لە نێو هەموو ئەم شوێنە ئاسەوارانەیە چینە داقوق، لەوێ منارەی داقوقەیە. زای منارەی داقوق مێژوەکەی بۆکەیە گەڕێتەوە وە منارێت چۆن توانیانە بە شێوازێکی باش پارێزگاری لێ بکەن. ئێستا بە شێوازێکی ڕاستەخۆ کاروانمان لەگەڵایە لە داقوقەوە کە بتوانێت زانیاریمان باتێ لە سەمناری داقوق و بە شێوازێکی باش بزانین ئەمە چۆن پارێزگاری لێ بکرێەوە، چۆن بتوانین وەکو بەشێکی مێژووی خۆمان ئەم شوێنە بپارێزین. کاروان سڵاو لێ بێ و بەیانی باش ئەگەر پێمان بڵێیت یاخود زانیاریمان بیتێ لەسەر بنارەی داقوق. بەڵێ دیارە ئەمەی کە لە پشتی منەوە دەرەکەوێت ئەو منارەیە کە تۆ باس منارەی داقوق کە کەوتۆتە نێو سەنتەری قەزای داقوق نزیک دووسایدی سەرەکی کەرکووک بەغدایە. ئەوانەی کە بەم ڕێات تێپەڕن سەرجەمیان ئاشنایان منارەیەن و ئەوانش کە خەڵکی داقوقن مێژوویەکی کۆنیان و کۆمەڵە یادگاری جیاوازیان لەگەڵ منارەی داقوقا هەیە. منارەکە شوێنێکی زۆر گرنگی شوێنەواریە کە تەمەنی زیاتر لە 500 ساڵە و با بڵێن بۆ بەشێکی گرنگی قەزای داقوق و بەش شوێنەوارێکی گرنگی کەرکووکیش بە ئامانشەوە. من ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم گفتوگۆکەم سەبارەت بە منارەی داقوق هەم ڕۆژنامەنووس و هەم دانیشتووی قەزای داقوق کاک محەممەد ئەڵماس کاک محەممەد سڵاو لێبێ پێم بڵێ منارەی داقوق بۆیەوە چی ئەگەێنێەوە مێژوەکەی بۆ کێ ئەگەڕێتەوە؟ سڵاو لە تۆ و سڵاو لە هەموو بینەران و بیسەرانی کەناڵی کورسات. دیارە ئێمە لە داقوق چەندین شوێنی مێژوویمان هەیە. یەکێک لەوانە پردی بەردینی داقوق یاخود پردی عوسمانی کە دەکەوێتە ڕۆژەڵاتی شارەکە هاوکات مەزارگای ئیمام زەین العابدینمان هەیە و لەگەڵ منارەی داقوق کە ئەکەوێتە ڕۆژاوای شارەکە. دیارە منارەی داقوقیا مەئذەنەی داقوقی پێ ئەڵێن. مێژووی ئەم منارەیە گەڕێتەوە بۆ 543 لە نێوان 543 یا 586 کۆچی. ئەم منارەیە سەردەمی ئەم منارە گەڕێتەوە بۆ سەردەمی ئەتابەگیەکان. ئەتابەگیەکان ئەو سەردەما دەوڵەتی ئەتابەگی سەردەمی حکمی پاشایەکی کورد بووە کە بە ناوی مزەفەرەدینی کۆکەبەری. ئەو کاتەی ئەم منارەیە لێرە ڕەت بووە ئیتر ئەم منارەیان دروست کردووە. ئەگەر بکرێت محەممەد پێدوانی ئەم منارەیانی نازانیت بەچمە بەسێ دروست کراوە تا ئێستا نەگەشم بۆی کە بۆچی ئەو کاتە لە سەردەمەدا دروستکراوە؟ منارەکە و سەردەمەی ئەو مێژونووسان باس لەوەکەن ئەڵێ ئەمە دروست کراوە بۆ چاودێریکردنی ئەم ڕێگاوبانە یاخود بۆ کاری سەربازی، بۆ کاری با بڵێن بازرگانی. ئەگەر بکرێت تۆ تەماشای منارەکەکەی یەک دەرگا هەیە بۆ چوونە ژوورەوە. لە نێو منارەکە 42 با بڵێن پایە هەیە دەرەجی هەیە کە ئەچیتە سەرەوە. بنەمایەکی باشی بۆ دروستکەرە. دەوروبەری ئەم منارەیە منارەی بچووک بووە، یعنی تەنها ئەم منارە نەبووە، یا منارەی تر هەبووە لکاوەتە ئەم منارەیە. ئەم ئەو هاوشێوەی ئەم منارەیە، یعنی لە منارەی چۆلیمان هەیە لە شاری هەولێر، هاوکات حەدبامان هەیە لە مووسڵ و منارەی سنجارمانی شارە هاوشێوەی ئەم منارە دروستکراوە. ئەگەر بکرێتەوە سەیری دیزاین و یاخود ئەو زەغرەفە و ئەو نەخشەی کە ئەم منارەیە دروستکراوە بە شێوەیەکی لولەیی دروستکراوە. وەکو ئاماژەم پێکرد یەک دەرگایەکی هەیە بۆ ژوورەوە. بەڵام بەداخەوە یعنی تاکو ئێستا ئەوەی ئێستا لە سەرووی منارەکەەوە دزی تێکەوتووە، یعنی بەداخەوە تاکو ئێستا فەرمانگەی ئاسەواری کەرکووک هیچ با بڵێن هەوڵێکی نەداوە بۆ نۆژەنکردنەوەی ئەم منارەیە. گەر بێت و ئەم منارەیە لە ئایندەدا نۆژەن نەکرێت و ئەگەرێکی زۆر هەیە لەسەرەوەی منارەکە دامێ، یعنی چەندین درز لە سەرووی منارەکە کەوتووە. درێژی ئەم منارەیە 23 مەتر ئەبێ. بەڵێ کەوانەیەکی قاعدەی منارەکە تقریبان مەترێک و 70 سانتیمە. وەکو ئاماژەم پێکرد ئەو ئەندازیارە یاخود ئەوەی کە ئەم منارەی دروست کردووە گەڕێتەوە بۆ سەردەمی دەوڵەتی ئەتابەگی و دەوڵەتی ئەتابەگی بە پێی مێژوونووسەکان بەردەی کەلی دروستکراوە خشتی سووریا خۆ جۆرێکی دیکەی بەردە ئەو خشتەیە ئەوەی کە
دروست کراوە ینی بەردی سوورە ینی ئەمە سەیریکەی بە بەردی سوور دروستکرد هەرتەن وەکو ئەم بکو ئاماژەمش پێکرد هەر وەکو ئەم مەنارە ینی هاوشێوە ئەم مەنارە لە شارەکانی مووسڵ و هەولێرش دروست کراوە مێژونووسەکان باس ئەوەکەن ئەڵێن ئەو سەردەمەی ئەمەی کە دروستکرا ئەمە وەکو بۆتە ئەم ناوچەیە بۆتە شورایەک بۆ بەرگریکردن لە دەوڵەتی ئەتابەجی ئەو کاتێک کە پاشای کورد مزەفەرەدینی کۆکەبەری لە شاری هەولێر دانیشت ئێرە بۆتە چۆن بڵێ سەنگەرێکی بەرگری بوو ئەو شارانە لەسەرەوەی ئەم مەنارەیە ئەو کاتێک کە مێژونووسەکان باسی لەکەن ئەڵێن هەم ئەدەنە بووە هەم شوێنێک بووە بۆ چاودێریکردنی ئەم ڕێگا و بانەش بانگیشی تیا درراوە بەڵێ بانگشی توێ درراوە و شوێنێکیش بۆ بە ئاماژەم پێکرد شوێنێکیش بۆ چاودێریکردنی ئەم ڕێگا و بانە ینی ئەمە لایەنە مێژوویەکەیمان باس کرد ئەی بۆ خەڵکی داخۆ لە ڕووی یادگاریەوە ینی تا چەند یادگاریتان لەگەڵ منارەیە گەبێتە واقع داقوق بە منارەوە ناسراوە ینی ئەم منارەیە بۆ شاری داقوق بۆ دانیشتوانی خەزای داقوق زۆر گنێگە ینی تو ئەم منارێکەوەتە سەر ڕێگای گشتی کەرکووک بەغدا کە ڕێبواران لێراوە ینی لە شارەکانی باشووری عێراق و بۆ باکووری عێراق بڕۆن ئەم منارەیە ئەبینن داقوق بم منارەوە گرنگە لای ئەمە ئەم منارەیە و بەردەوامیش ئێمە بانگەوازی ئەومان کردووە کە لایەنی پەیوەندیدار دەستی نۆژەنکردنەوە بگەینێتە ئەم منارە ئەمە وەکو ئاماژەم پێکرد جگە لەمە پردی بەردینی داقوقمانشیە بە هەمان شێوە ئەو شوێنش فرامۆش کراوە یعنی ئەوە شوێنێکی گەشت و گوزارە بۆ سنووری داقوق تەنها ئەو ناوچەیە هەیە کە لە کاتی بۆنەکاندا سەردانی بکەن بە هەمان شێوە ئێرە ینی باس لەوە کرێ دەور و پشتی ئەم منارە کاتی خۆی ئەو سەردەمە باخچە بووە بەڵام پێم وابێ ینی ئێمە لێ کۆڵینەوەمانش لێ کرد تاکو ئێستا فەرمانگەی ئاسەوار نەهاتووە پشکنینی ئەم ناوچێ بکە ینی لێرە ئەم پانتایە کە ئەبینێ هەمووی شوێنێکی ئاسەوەریە شوێنێکی مێژووی بۆ خەزای داقوقە منارەی داقوق زۆر گرنگە بۆ دانیشتوانی خەزاکە